شەمەکەشمان بۆ ناهێنن بە تڕمنەت بە پارەش ناهێنن ئەوە کەی ژیانە کاکە بەخوا بەردەوامە بێ هەتا ئەمان بۆ هێنن کەی واسعە کەی حاڵە تانکەری بەشان ئەیکڕن بەخوا منە گرانشە نەکڕی نایەت بە 50 بە 30 معقولە شەمەکەشمان بۆ بێن بە خواردن ناشێت دێڵە بابێن ئەوان بزانمی داراکەن لەوێ بابێن یەک سەعات لێدە بزامی داراکەن ئەوە حاڵیانە هەتا کەرەوە کەمان بۆ هێن ئاویشمان بۆ ێرن گشتی نەخۆش کەوتە تووشی دەرد بووە لەو ئاوە گشتی فەقیر و هەژارە لێرا دانیشتە بێن سەیری تەنکیەکانمان بکەن بزان ئاوەکانمان چۆنەیەوە ئەیدەنە مناڵیشتان بزان قیستان تێ قاپیشی پێ بشۆن ئێمە لێرە یەک باوشبۆری ڕاکێشراوە ئای ئێمە و بەردەکەڵ فەرقی چییە؟ پیاوەکەم 27 ساڵ هینی یەکێتی بووە یاخوا بەخێر نێدەوە ئەو خزمەتەی کرد نەهاو خزمەتی ژن و مناڵەکەی کاکرێتچین لێرە ئاوێکمان بێنن کرمە سوورەکەی تێ بڕوا ئەەکەی بۆ خۆیان تاقوتەنها هەمومان نێژی بۆکەین صاحبی 6 مناڵم لە خۆڵەکە پیاوەکەم شەکە ڕایە چ لەزار ڕای 15 ڕای 12 کەمکەمەکەمان 12 و 15 ئاو ئەکڕین ئاوەکڕم و کاکە جاروا کارەبامان نییە مۆریدەمان نییە ئەم ئاوە بوو بە سارەسان بۆ ئێمە بەخوا تەنکەری بەچەنە 20 پێ بچێپارە نەماوە بە قورعان ئەو تانکەر ئەوانە لەکوێ پڕێکرێ و لەو دەهێن بەرەوە لە گواوەکەی کەمی تەنجەرەوە خۆنەوە ئەرە وەڵا ئەگەر نەبی ئەرەوەڵای کڕینەی ئەی خۆینەوەی چیلیەکەی شوية لا قائم خام على غير أكلوا يتنازع كيش ما مسألة سلك آية تنكر آية بولي غير الوراد يعني شو صح وصوم على بيعاوين بيدين على تلقاويا نبوبا شنی پێ بخوات ال50,000 بيدين كاكا لو سمي تنجرب وماري تنكري ب50,000 تنكري ب50,000 بماري آخر هو معقولة قسم بخوي يورا توش سيسون ورشانو بنو معقولة أم حكومة نعمة خريب وبمري أنا خوش كود والله أخواتنا خوش كودم خريب وبمرم كاكا هرا وين دنيا بيدين هرا أنا دنيا بيدين دنيا شام بيدين دعي هيك شيء